هەفتەی لێبوردەییە لە نێوان ئاینە جیاوازەکان. نوێنەری 8 ئاینی جیاواز لەم دیدارەدا بەشدارن. ئەوقافی سلێمانی و ڕێکخراوی دیالۆگی کەلتوری دەیانەوێت لەم ڕێگەیەوە لێک نزیکبوونەوەی زیاتر لە نێوان ئاینە جیاوازەکان دروست بکەن. 8 ئاینی جیاواز لە سلێمانیا بوونی هەیە، هەرێک لە ئاینی موسڵمان، ئاینی مەسیحی، ئاینی یەهودی، ئاینی زەردەشتی، ئاینی کاکەیی، ئاینی یەزیدی، ئاینی بەهایی و هەروەها سابیئی. ڕێکخراوەکە ئەوێت ئامانجی لەوەیە ئەو تەبایە و پێکەوە ژیانە جوانی کە لە سلێمانیا لە دێر زەمانەوە بوونی هەیە. ئەو تەبایە جوانی کە لە سلێمانیا هەیە بە حەقەت یعنی نمونەیەکی زۆر جوانە کە تۆ لە ناوەڕ جەرگەی شەڕ و ئاژا و کێشە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ئەو تابایە جوانە کە هەبێت لە سلێمانی پێویستەکە ئێمە شاری سلێمانی بناسیێنین بە سەرانسەری جیهان کە بڵێن ئێمە ئەم تابایە لێرە بوونی هەیە. سلێمانی لە سەرەتای دروستبوونیەوە چەندین ڕەنگ و ئاین و پێکاتەی جیاوازی لەخۆ گرتووە. ئەوەش بۆتە هۆکارێک کە بەرکەوتنی ئاینی و بیرروباوەڕی جیاوازی تێدا نەبێت. نوێنەری ئاینەکانیش ئەو ڕاستیە ناشارنەوە کە هەرێمی کوردستان شوێنێکی ئارامە بۆ پێکاتە جیاوازەکان و سلێمانیش پێشەنگی ئەو ئارامیەیە. ڕۆشنبیری چەند زیابێ لێبوردەی زیاتر بێ لەبەر ئەوە لەخوا بە زیاد بێ لێرە سلێمانی لە هەرێمی کوردستان بەگشتی بەڵام ئەتوانین بڵێن کە سلێمانی ئەگەر پراوەردە ئەەکەین لە بینی سلێمانی و شارەکانی تر سلێمانی زۆر باشترە بە بڵاوبوونەوەی بە سەقافەتی و کەلتوری لێبوردەیی و ئاشتوانی لە بینی دینەکان و لە بینی پێگەهاتنەکان. ئەگەر لە ڕاست دوێمە تەحسیلی حاصڵە ئەم نیشتیمانی کە تۆی مونی لەسەرژین سپاس بخوا لە دێر زمانەوە بە پێی پرەنسیبەکانی ئاینی پیرۆزی ئیسلام و پێی سروشتی دڵ و دەرونی نەتەوەی کورد و پێشکەوتنی شاری سلێمانی و ڕۆشنبیریەکەی دەمێک ساڵە خەڵک لێرە بە ئاشتیوایە ژی. بەرکەوتنی ئاینی پێم وایە لە وڵاتەی ئێمە نەبووە. هەفتەی یەکەمی مانگی شوبات بە هەفتەی پێکەوە ژیان و لێبوردەیی لە نێوان ئاینە جیاوازەکان لەلایەن نەتەوەگرتوەکانەوە دانراوە و ساڵانەش لە سەرانسەری جیهان چەندین چالاکی لەو بوارەدا ڕێک دەخرێت. ڕێکخراوی ئینتەرڤینت هارمۆنی نێودەوڵەتیش ساڵانە راپۆرتی هەڵسەنگاندن بۆ چالاکیەکانی ئەو بوارە ئامادە دەکات و بە پێی راپۆرتی ئەو ڕێکخراوە سلێمانی یەکێکە لەو شارانەی کە پێشەنگی تەبایی و پێکەوە ژیانە. ڕێبازیوە کورسات نیوز سلێمانی.